کاتژمێر 12 شەو ئێرە شاری سلێمانیە. لە کاتێکدا زۆرینەی خەڵک لە شیرینی خەودان، ئەم سەروپێخانەیە جمەی دێ لە سەردانکەر. بەم شەوی زستانە هاوڵاتیان پەیتا ڕوو ئەکەنە ئێرە و تامی ژەمیەکی سەروپێ ئەکەن. وەستانووری و سەروپێخانەکەی بەناوبانگن لەنێو ئەو کەسانی حەزیان بە سەروپێیە. ئەو لێرەدا بۆ چرکەیەکیش وەستانی نییە بەهۆی زۆری سەردانکەرانیەوە. هەر کەلەیە زمانە پێچکەیە جیپەیە ئەم چوار شتەیە لە سەروپێیە کە پێکیێنین. خۆ سەروپێ خواردنێکی گەرمە، بە حکمی گەرمیەکەی دستانەکە زیاتر ئەخورێت، خەڵک زیاتر حەزی دەکەن بۆ سەرماکەم بۆ شتیاش. ئامادەکردنی سەروپێ کارێکی ئاسان نییە و ماندووبوونێکی زۆری ئەوێ. ئێمە وەکو دروستکردنەکە بە ڕۆژا دروستیەکەین، لە بەیانی سەعات حوتی بەیانیەوە تا 3 ئێوار ئەنجا پێگێت. دوای شەوەکە ئێمەی کە حازرە سەعات 11 دەست پێەکەین بە فرۆشتنی. ئەلحەمدوللا جمهوریەکی باشی هەیە و لە سەعاتێکە لە دوانە شەویوە لە 2 سەعاتە تەواو بێ. سەردانکەرانی سەروپێخانەکەی مامنووری باسییان لە تام و چێژی سەروپێ کرد. بەتایبەتی خواردنی کوردەواریە جەوی ساردە خۆشە، جەو تۆزە گەرم بوو ئەو خواردە خۆشەی نامێت تامە خۆشەی، بەڵام لە جەو کە سار بوو بەتایبەتی ینی کە جەو سار بێت تۆزێک بەفربارێت و سەرما بێت هەموو شەوێگەی ئینشەڵڵا. زۆربەی کاتەکان لە شەوە درەنگەکانە بەتایبەتی کە یەم بۆ لای مامەنووری بەتایبەتی سەروپێکەی زۆ تایبەتە، زۆربەی کات بەتایبەتیش لە زستانە، ئەکسەرێتی پێنجشەمان یەم بۆ ئێرە من. ئیتر شەوەکانی دیش بە پێی مەجال ئەتوانم بێم بۆ سەروپێ خواردن. لە نێو سەردانکەرانی سەروپێخانەکەدا گەنجێکی چینیمان بینی کە بەو نیوەشەوە هاتبوو بۆ لای مامنووری تاک و تامی سەروپێکەی بکە. من ناوم جانوویە و خەڵکی چینم، هاوڕێکم بۆی باس کردم کە خواردنی ئێرە خۆشە و منیش هاتم، خواردنەکەم خوارد و بەلامەوە خۆش بوو، زۆر خۆش بوو. جانووی وتیشی کە زۆری حەز لە پاچەیە. مێژووی ئەم سەروپێخانەیەی مامنووری ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1965 واتە 54 ساڵ پێش ئێستا. لەو کاتەوەی کە تەمەنی 10 ساڵ بووە، مامنووری دەستی کردووە بەم کارە و لە ئێستاشدا شەوی 400 بۆ 500 کەس سەردانی سەروپێخانەکەی ئەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.